ڕزگار پیاوێکی کاسبوو بێکێشەیە ڕۆژانە بۆ بژێوی خانەوادەکەی لە کوچە و کۆڵانەکانی شارکاری پاق لە فرۆشتن دەکات. ڕزگار سێبرای هەیە بارودۆخی داراییان باشە، بەڵام بەداخەوە هەرسێکیان عەبدی پارەن. کچێت خوا ئەوە مێردات و هەیتێت خوشک و برایەکانی نەیانە دەمی و بەسەڵ براکەم تۆ چۆن وەردەبوو مناڵەیە باسی بەوەکیەکەی نانا باد لێ دەبی کوڕم جێ دەبی ئەو بابەتی تیا یەک کەلکی دنیای نیە هەر ئیستفادەی نییە. بەسە کوڕم بەسە خاڵە جوان بابا جوان هەستۆ خوشکم چەند جار پێم گوتی کچێ مێر بەو پیاوەی مەکە، کچێ و پیاوە هیچ لەبار نییە، کچێ مفلیسە، لۆ بە قسەی برات ناکەی لۆ هەر گوتت مێرد پێ دەهەری گرەوە ئەو حالیتی داری. بەسە کوڕمی بڕۆ هینی وەختی ئەو قسانەیە پاشە پێم نارێت تو لۆ دەکە لەو پیاوەی دەبتەوە. بابا من دەزانم لۆ نایەنەکردی ئەگەر حەفلە و شایی هاتم خۆ بەس ئەوە دەزانن پارەی نیە و فەقیرە نایانەوێ پارەکەی بدەن هەندە ڕەزیل و پیسکەنە هادی دەیانەوێ پارەکەی بە متوو بدەن. بڕۆ کوڕم دە بەسە خاڵە جوان بەخۆ پارەی باوکم دەبنابێەوە بە باوکم ناکەوە کورا دەنگە دەنگت نێ زمانی چ درێژە لە بەیانیەوە تا ئێوارەی نان نییە بخۆی. بەسە تۆ ناتوانانی هەواڵ سوگەوت لەگەڵ مناڵی منا بکەیت. چێ و دەنگە دەنگە زەحمەت نەبی ئێرە نەخۆشخانەیەک فەرمو بڕۆن و دەرێ بە فاسیکەم فەرمو دەی بابا خەتای ڕزگاریە ئەگەر کاک ڕزگاری گەورە و گران واز لە پاق لە فرۆش نەبینی لە ڕێناوە جەڵبەلەیدا پێی دەرێم کاک ڕزگار جان وەرە لەکە منیشکە لەکن بابا مشکل ناکە وەڵام پاقڵی خۆم دەفرۆشم. بابا من دەزانم فەقیر و عادەتەی هەیە بە ئیشەکیەوە دەگری حتا دەمری هەر بە فەقیری دەمری بەرێم کاک وەریشە فەقیر سەرخۆ هەرنی فەقیر سەرخۆ. بەسە براکەم من کوڕەکەم وا فێر نەکردووە کە گوێ لە قسەی گەورانی بێت. دە باشە کوڕەکەت هەیە کردە تیارە لێمان خستەخانەیە کوڕم کاتتان باش کامەتان کەسی نزیکی ڕزگار جەوای عەلی ئێمە من خێزانیەوە هیچی مەنیە لەو گۆڕە بووینە خزم و کەسوکاری. بەداخەوە نەخۆشەکەتان جەڵتەی دڵ لێداوە پێویستە بە زووترین کات نەشتەرگەریە بۆ بکرێت. ئێستا ئێوە ڕازی نەشتەرگەری بۆ نەخۆشەکەتان بکرێت؟ بەڵێ ناڕازینی ئێستا ڕازین یا ڕازینین یەک قسەم پێوە. ڕازینی کاکە تەواو. خاڵە جوانەوە باوکم پێویستە نەشتەرگەری بۆ بکەین دواتر دەبرێت. کوڕم دەزانم بابتە بەس ئەمگۆ پارەتان هەیە بە خۆتان و داکتان پارەی دەوێت نەشتەرگەری پارە. بەڵێ من خۆمیش دەکەم دکتۆر جان خوا باوکم چاکەم. بەداخەوە نەشتەرگەریەکە دوو دەفتەر دۆلاری دەیە بەڵام من لای هاوڕێیەکم بە 3 ملیۆن دینار لە بۆ دەکەم. زۆر سپاس دکتۆر گیان سپاس دەکەین. وەرنە ژوورەکەم بە عنوانی شوێنەکەتان بدەن. باشە زۆر سپاس. دکتۆر جان بژە خوا خێر بنووسێت. زۆر سپاس. پێم نارێت جەنابەت 3 ملیۆنی بەچ پێیا دەکەی؟ ئێ براکەم ئەلحەمدوللا باوکم وەزعی باشە با یارمەتیم بە. کچم تۆ کچی منی ئەو زاوامە دوایش نەخۆشە برایی هەیە خزبی هەیە ئەم پارەکەی لۆ بدەم کوڕم. وڵا ڕاست دەکەم مادام خۆم پێیەکەم. چۆن خۆت پەیدای دەکەی؟ بەچی؟ ئاڵتونەکانم ئەفرۆشم. ئاڵتون؟ خوشکم گەر شتێکی وا بکەیت من حاشا لێ دەکەم ئەو ئاڵتونانە هی خۆتە. براکەم تۆ ویژدانت هەیە؟ مێردەکەی من وا ئەمرێت من ئاڵتونم بۆ چییە گەر بۆ مێردەکەم نەبێت؟ مادام قرارت دایە شتێکی وا بکەیت ئەمە چی دێت و ناناسم. کوڕم ڕەزوان کوڕم خەفەت مەخۆ خۆم ئاڵتونەکانم ئەفرۆشم باوکە باشە بێتەوە باشە؟ هەستە بابچینە لای دکتۆر.
ڕزگار بۆ بخۆ ئێستا وەزعت چۆنە باشتر بوویت؟ وڵی بە خۆت دەبینی الحەمدولله باش دەبی شاخ الحەمدولله ئیتر چی بکەین؟ ئەبێ شکری خوا بکەین الحەمدولله والله الو سلامت بی بەسەر چاو بەس بە خۆ دەزانی و عملیاتی فتح سەدرم کردیا بەس بگەڕێمەوە سەر ئیشێ بەسەر چاو برا وەڵە لە ناو زەیما بە قوربان باش لۆت قەر دەکەم باش خوابس لا حول ولا قوة إلا بالله چی بووە؟ سابق لێخانی بوو دوو مانگە دەێ دەمەوێت جا ئەویش ماشەڵڵا ئەو هەموو سەرۆت و سامانە و ئەم هەموو پارەیی هەیە ناتوانێ تۆزە یارمەتیمان بات نەوە بە شەرەکەیە بازە نایکە چی بکەین وایە بەڵام ئەبێ لە مۆلا لەبەر خاتری مناڵەکەمان و لەبەر خاترێەوەی کە ژیانمان بەردەوام بکەین پێویستە بڕۆم ئیش بکەم ئیشێ چێ؟ ئەو ئیشەی کە تۆ ئەت کرد منی ژێیکەم بە قوربان ئەو بە تو ناکرێت ئەوە عەرەبانەیە لەو کۆڵانەی لە بۆ ئەو کۆڵانەی وەڵڵا بە تو ناکرێت ئەزانی چی؟ تۆزە پارەم کۆ کردوتەوە بۆ ئەلەند کە دەرچوو ویستم پلەیستەیشنی بۆ بکڕم بەڵام واز لەوە بێنە ئەچم بۆ لای کە عەبدوڵڵا ئەوەی ماڵی لەسەر فەرعەکەمانە ئەڵێم پشکم لە شارەوانی پارچەیەک عەرزەم بۆ وەرگرێت کە بتوانم لەوێ عەرەبانەکە نا کابینەیەکی تیا دانێم ئەلەندی ژەبم لەگەڵ خۆمە ئیتر تۆ خەمێ نەبێ خەمم نییە نا ئەدی باوکت براکەت کێشە تۆ دروست ناکەن تۆ واز لە باوکو برام بێنە ئەوان لە کاتێکە یارمەتی ئێمەیان نەیە کە ئێمە پێویستمان پێ بوو گوێ بۆ قسەی کەس مەگرە قورت پێ باشە بیکە باشە مەگری کوڕم مەگری یاواش بێ ئای کوڕەکەم وەرە دانیشە مەگری کوڕی من باوکە باشە بێت چاکەتە تۆ لەبەر کە دەی جانتاکەشت لە شان بکە ئەو پارەیەشی پێ بێ ئاگاو لە خۆ بێ باش دایکی گیان خۆ ئاگاو لە باوکم بێ باشە کوڕەکەم ئەم بەخۆ باش دەبی شیانە با منیش بڕۆم بچم بەلای کا عەبدوڵڵا شۆرباکەم خستۆتە سەر کە هاتمەوە بەرەبەرە ئەقڵێ و ئەدەمێ تۆش ئیسراحەت بکە باشە باشە جانم باش دوو لە براکانی ڕزگار دوای نەشتەگەریەکە هاتن بۆ ماڵیان تا پاکانەی خۆیان بکەن کاکە گیان وەڵا ئەو ڕۆژێک کە عەمەلیات کرابووی لە دوکانێ یعنی ئیشێکی زۆرمان کرد بۆ پێش خۆتە یوسفی برام ڕاستەکە برام باوەڕت هەبی ئەشیایەکی گەلە زۆرمانەوە هاتبوو ئەگەر با تۆ ئیسلامە نەکرد ئەو پارەکەمان دەفەوتا یعنی پارە گرنگترە لە ڕۆحی براتان نابرام و کەنجی قسەیە برا ئەو کەینێ قسەیە ئەتوو هەزاران شتی گرنگتر دەینی لە بۆمە دیارە بەس بکەین و کاتە زروفەکەوا بوو دەبایە بەجمە بێشت بە شتەکەەوە هەر ڕێکە دیانیزمە باش ئەری برا گەورەمان
عوسمانە چییە؟ ئەو لە سینە هەتا ئێستا نهاتەوە. تەلەفۆی نەکردی دەمزانی هیچ دەمزانی هیچ دەنجی نییە. خوا هەیە خوا هەیە. برا پێویستت بە هەرچ بوو ئەمە لە خزمەت دەین باشە؟ پێویستم بە کەس نییە الحەمدولله وشکر. خوا هەیە. برام ئەتو هەرچت بوێ لە خزمەت دەینە ئەتو برا گەورەی مەی لەما گەورەتری ئەوەندەمان خۆش دەوەی نەبیتەوە. ئەگەر پارەش زەرورە لە بۆ دەینین برا. گۆزان ستا کردیە؟ ئەزان سەتان شکاندەوە بەرامبەری مانە خەزووران. کابراتان کا خوشکانێت وەڵامم پێ نەبوو. ئەلو ئەشیا مالۆاتیا ئاری دەی بڕۆین ئەشیا هاتیە برام ئەمە دەی بڕۆین وەڵا ئەشیا هاتیە لەسەری زندەگەری زندان خواتان دەگەم زۆر چاکە ئیشەڵا کە مەشکە دەگەینە بە هیوان باش بیشان برام ئیشەڵا باش دەبیەوە. ڕزگار ئەوە کوان؟ ڕۆیشتم دیسان ئەشیان دوهات بوو ڕاش و نەستان. خۆ ئەوان وتیان دوو شەو لێرە ئابین. وازیان لێ بینێت چ کرد دەگا بڵێ. وەڵا خێری بنووسێ وتی بەیانی لە شارەوانی قسەیان لەگەڵ ئاکەم و بۆ دووەرەگرم. ئیشەڵڵای خوای لێبێ. دەستەکات خۆش بی دەستەکات خۆش. باشە با منش بچم شۆرباکە و بۆ بێنم. باش باش. مەریەم ژنێکی فیداکارە ژنێک لەو شەقامە جەنجاڵەدا بۆ ئەوەی لێ نەگەڕێت خانەوادەکەیان تێک بچێت ڕێگەیەکی سەختی گرتە بەرەو دەستی کرد بەکارکردن. سەرچاو بەسەرچاو عافيتك داکە جان کەمێک پاقلە بۆ باوکمان بینەوە بە سەرچاو ڕۆحەکەمەی بینەوە. مریەم خان چۆنی؟ سەرچاو کاکەگیان تازە پاقلەم وەردەکە بای چەندتەوە؟ هەر چەندێک بێ پێشەنی باقلەکەش خۆشە ها؟ سپاس. باقلەکە خۆشە بەڵێ. دەست خۆش بێت دەمێکە ئیشێک هەیە ئەمەیە پێتی بڵێم. فەرموو. بۆ واز لەم ئیشە نەیانی بێ لای من ئیشکەی؟ وەڵا ئەم ئیشە عیبی نییە ئەلحەمدولیلا ڕزقی خۆی تایە. بەڵام ئیشەکەی منیش باشە. وەڵی پێویست ناکات دەستە خۆش بێ سپاس. ئۆفیسێکمان هەیە وەرە لەوێت کەم بە چایەچی. پێویست ناکە کاکە سپاس. دە باشە ڕۆژێک داوەتی منن ئەچین بۆ سەیران لەوێت کا برژێنین گۆشتە برژێنین. ناڕێن کوڕم پێویست ناکە کاکەگیان بۆ بین بۆ سەیران. باشە ڕقەمەکەتم بەرە باڵام بێت. ئەوە تۆ تەواوی کاکە بڕۆ لێرە تا حەیام لە بردووی دەی. باشە باش خۆنم خواردووی. وەرە کاکە ئەوە زۆرە. داکە جان باواز لەو ئیشە بێنین ڕۆژانە خەڵکی زۆر خراپ توشمانە بێت. ناکوڕەکەم قەی ناکەم منە لەگەڵایە نەترسی باشە؟ خوای یان یارمەتیمان بە.